کاک پشتیوان شەوتان باش گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. من دەمەوێت سەرەتا لەوەوە بپرسم ئەو کەشتیەی کە ئەو کۆچبەرانەی ڕزگار کردو بە سەلامەتی گەیشتونەتە ئەوێ یەکەم جار ئەو کەشتیە چۆن دەری بووە کەنی یۆنانی بۆ یاخودنا و ئێستا دۆخی ئەو پەنابەرانە چۆنە و لە چ شوێنێکی یۆنانن؟ ئەم کاتی ئێو بینەرەی کوردستان 24 باش زۆر پاسانکەم بۆ ئەم درفەتان دەمەوێت تەنها ڕاستکەمەوە ئەم کۆچبەرانە لە دوێنێەوە واتە لە ئێوارەی دوێنێەوە کەونەتە ناو مەترسیەوە و بەهۆی کە مەتۆڕی یەختەکان لە کار کەوتبوو لە کاتژمە دەتوانم حوتی ئێواری دوێنەوە هەتاکو ئەمڕۆ دوای 24 نزیکەی 24 کاتژمێر ئەوان ڕزگارکران لەلایەن هێزی دەریانی یۆنانەوە. سەرەتا ئەوان هەوڵێکی زۆریاندا کە پەیوەندی بکەن لە دوێنەوە بە هێزی دەریانی یۆنانەوە بەڵام ئەوان ڕەتیان دەکردەوە کە تەلیفۆنیان بۆ کرابێت. من وەکو ڕۆژەمەنووسێک هەوڵێکی زۆرمدا کە وا لە هێزی دەریانی یۆنان بکەم کە ناچاریان کەم بۆی ئەوان ڕزگارکەن چونکە ئەوان مەبەستیان ئەوە نەبوو کە ئەم کۆچبەرانە لە وڵاتی یۆنان تۆمار بکرێت چونکە دەیانزانی کە ئەمانە ئەیانەوێت ڕوو لە وڵاتی ئیتاڵیاکەن ئەوان نەویست بەردەوام بن کۆچبەرەکان بۆی لەم وڵاتە تۆمار نەکرێن. وەکو باسی کرد دوای 24 کاتژمێر ئەوان ئەمڕۆ ئێوارەکە کاتژمێر حوتی بۆ هەشتی ئێوارە ئەوان ڕزگارکران لەلایەن بەرهەڵگرێکەوە کە لە مسرەوە بەڕێکەوت بوو. بۆی ئەم بەرهەڵگرە بەکار هات لەبەر ئەوەی هیچ جۆر یەختێکی یۆنان نییە کە بتوان هەشتا سەرنشین ڕزگارکە لە یەک کاتە بۆی هەمویان بە یەکجار ڕزگار بکەن داوا کرا هێزی دەریانی یۆنان ئەمڕۆ دوای کاتژمێر حوتنی بۆ هەشتی ئێوارە توانی کە باڵهەڵگرێک پێیان بڵێت کە ئەو باڵهەڵگرێک کە نزیکیان بووە لە کۆچبەرەکان توانی ئەو کۆچبەرانە ڕزگارکە. ئەمەی شوکو ئەماژم بەوەدا ئەم کۆچبەرانە مەبەستیانەوە بوو کە بگەنە ئیتالیا لە کەناراکانی تورکیا و بەڕێکەوت نزیکەی 4-5 ڕۆژ بەر لە ئێستا بەهۆی ئەوەی کە ماتۆڕەکەیان ڕاوەستا لە نزیک ئاوی یۆناندا بوو مابەینی ئاوی یۆنان و واتە ئیتالیا بوون. باشە کاک پشتیوان ینی ئەمە پرسیارێکی زۆر گرنگە زۆربەی جار ئەمانەی کە کۆچبەرن بە ئەوەش ڕاستکەینەوە ئەوە نەیەختە نەبەلەمە بۆ خۆ دەزانی ئەوە چوپێکە ڕەنگە چوپێکی ڕزیویش بێ ینی ئەو خەڵکە با بڵێن کارێکی یەکجار مەترسیدار ئەنجام دەدەن بەڵام پرسیارەکە ئەوەیە بۆچی کەشتیەکانی دەریاوانانی تورکیا هەم یۆنان زۆر خەمساردن لەم بابەتەیە بە خۆ دەزانی ڕووباری ئیجە یاخو بەحری ئیجە لە نێوان دەریای ئیجە لە نێوان یۆنان و تورکیا ئەوەندە درێژ نییە مەسافەکەی بۆچی لەمەدا خەمساردن زۆر جار ئەمە کارەساتی گەورەی لێ دەکەوێتەوە و تراجیدیا لێ دروست دەبێت. پرسیارەکەتان زۆر جوانە کاک فەرهاد. ئەو قاچاقچیانەی کە ئەو باندە قاچاقچیانەی کە لە تورکیاەوە ئەم کۆچبەرانە بەڕێکەن بەرەو ئیتالیا بە یەختێکا کە یەختەکە 10 مەتر 11 مەتر 12 مەترە بەپێی یاسای ناو ئەو ئەم جۆر یەختانە ناتوان لە 10 نەفەر تا 11 نەفەر زیاتر هەڵگرن واتە هەر مەترێکی یەختێک بۆ 1 نەفر حسابە واتە ئەو یەختەکەەوە بەکارهێناوە تەنها بۆ 11 نەفەر بووە بەڵام 8 نەفەریان تێکردو و ئەمە قورسایەکی زۆر لۆدێکی زۆر دەچێتە سەر ئەو یەختە و ئیدی ناتوانێت بەردەوام بێت لە کەناراوەکانی تورکیا و بگات دوای 5-6 ڕۆژ بەردەوام بێت تاکو ناو ئیتالیا. ئەبێ ئاماژەش بەوە بدەین کە ئەم ڕێگەی ئاوا ڕێگەی بەڕاستی هەم مەترسیدارە و هەم ڕێگەیەکی مەرگە ینی ئەو کۆچبەرانەی کە ئەمڕۆ ڕزگاریان خۆشبەختانە ینی ئەگەری هەبوو ینی ژێر ئاوکەون واتە ئەگەر یۆنان کە خەمساردی لەوەدا هەبووە کە لە دوێنەوە کە دەیزانی باشی زانی کە من هەوڵێکی زۆرم دا لەگەڵ هێزی دەریانی یۆنان کە ناچاریان کە فشارخینە سەریان بۆی ڕزگاریان بکەن باش دەیانزانی لە دوێنێشەوە بەڵام بە ئەمە ئەنقەست بە مەبەست دەویست ئەم کۆچبەر ڕزگار بۆی لەم وڵاتە ناوێت تۆمار نەکەن. جا ئەم یەختەکە 8 نەفەری تێدا بووە نەیتوانێت بڵین بەردەوام بێ ئەوە هۆکاری ئەوەیە کە ئەو ماتۆڕانە لە کار دەکەون لەناو ئەودا زۆر جاریشێک یەختەکان ئاویان تێ دەکەوێت ئەو کاتە کە ژێر ئاو دەکەون بەڕاستی ژیانی هەر هەمویان دەکەوێتە مەترسیە بەڵام خۆشبەختانە توانیم ئەمڕۆ و فشار بخینە سەر هێزی دەریانی یۆنان و هەمویان ڕزگارکەن لەخوا بەسێ بێت تەندروستی هەمویان جێگیرە و هەمویان ئێستا زۆر باشە کاک پشتیوان زۆر باشە کاک پشتیوان دوا پرسیارە گەر بە کورتیش وەڵام دێتەوە من سوپاست دەکەم بۆ خۆ دەزانی ئەوانە هەمویان کۆچبەری ناسێنن و بەشێکی زۆریان خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانن ینی بەڕای تۆ وەکو ڕۆژنامەنووسێک حکوومەتی یۆنان چ کارێک ئەنجامدا ئایا تەسلیمیان نەکاتەوە خۆ ئەگەر تەسلیم کرێنەوە بە ئێران ئەوە بیا بۆ تورکیا
بەدڵنیاییەوە ئەگەر ئیعدامیش نەکرێن سژن دەکرێن ینی بە پێی زانیاریەکانی تۆ چی لەم کۆچبەرانە دەکرێن دەیان هێڵنەوە ڕێیان پێدەدەن بڕۆن ینی مەبەستمان یۆنانە بڕۆن بەرەو ئیتالیا چۆن وڵاتی یۆنان ئەندامێکێتی ئەوروپایە مافی ئەوەی نیە هیچ کەسێک دیپۆرت کاتەوە ئەگەر سەرەتا لە کۆڵنەسەر داواکەی واتە لەسەر کیسەکەی نەکات واتە لە ماوەی ڕابردوودا کە هەندێک کەس کە دیپۆرتی تورکیا دەکرانەوە بە شێوەیەکی نهێنی و نەئاسایی بووە کە لە دووری چای میدیاکاندا بەڵام کە ئێمە بۆیە ئەم وەکو ڕۆژنامەنووسێک ئەم شارە دەخینە سەر هێز دەریانی یۆنان بۆ ئەوەی ناچاریان بکەین ڕزگاریان بکەن و نایشن تۆمەرکە کە کاتێک کە نایە تۆمەر دەکرێت وڵات یۆنان بە هیچ شتێک ناتوانێت حاشان لێکە بڵێ وڵای نهاتوون وڵاتە ئێستا ناویان تۆمەر دەکرێت و لە بەیانیەوە ناوی هەر هەمووی تۆمەرەکە دەبێت هەر هەمووی داوای مافی پەرامبەری دەبڵاتەکەن و پاشان لێرە دەمێنینەوە دەخێنەوە کەمپەوە و سلامەت دەبن و هیچ کەسێکیان دیپۆرتی نەتورکیت نە ئێران هیچ کەسێک دیپۆرت ناکرێتەوە زۆر باشە زۆر بەڕێز پشتیوان جاف ڕۆژنامەنووس ڕاستەوخۆ لە ئەسینای پایتەختی یۆنانەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ زانیاریەکانت سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش زۆر سوپاس